ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی پێشنیوەڕۆی ڕۆژی پێنجشەممە لەگەڵ هاوکارانم. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. تیرۆرکردنی ئەنجامێکی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە هەولێر یان لە دەستانی کرێکارێک لە شاری بانا، لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ماکۆ و ڕەجای شاری کرەج، سەپاندنی سیزای زیندان بەسەر دوو ئەنجامی دیکەی بنەماڵەی دادخوازەکانی سنا، دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی خەڵکی سنا لەلایەن ڕژیمەوە، هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر گوندی کولاهی میناب و کوژرانی ئەندامێکی ڕێکخراوی فریاکەوتنی خەیرای کاشان لەلایەن ڕژیمەوە. درێژەی هەواڵەکان. تیرۆرکردنی ئەنجامێکی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە هەولێر نیوەڕۆی ڕۆژی چوارشەممە 21 پوشپەڕی 1402 هەتاوی تەرمی ئەنجامێکی حزبی دموکراتی کوردستانی ئێران بە ناوی سیامەن شابووی خەڵکی شاری شنۆ لە بینایەکی نیوەکارە لە گوندی قادراوای سەر بە شارۆچکەی بەحرەکە لە نزیک شاری هەولێر دۆزرایەوە. بە پێی زانیاریەکان کاتێک تەرمی ئەم چالاکە سیاسیە دۆزراوەتەوە دەرکەوتووە کە بە چەندین گولە لە پشتەوە لێی دراوە. بەوتەی کەسانی نزیک لە سیامەن شابووی ناوبراو لە ئێوارەی دوێنەوە دیار نەماوە و هیچ هەواڵێکی نەبووە. ئەو چالاکە سیاسیە لە ماوەی ساڵانی ڕابردوودا چەندین جار لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە هەڕەشەی لێکرابوو و لەم دوایەنەریشدا دوو برای ناوبراو هەروەها کۆمار شابووی کوڕی تەمەن 14 ساڵانەکەی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرابوون. تیرۆرکردنی سیامەن شابووی لە کاتێکدایە کە دوو ئەندامی دیکەی حزبی دموکراتی کوردستانی ئێران بە ناوەکانی لوقمان ئاجی و عادڵ مهاجر خەڵکی شاری پیرانشار ڕۆژی هەفتەی ڕابردوو هەینی لە شاری قەڵاتجێ سەر بە پارێزگای سلێمانی تیرۆر کرابوو. گیان لە دەستانی کرێکارێک لە شاری بانا بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی چوارشەممە 21 مانگی پوشپەڕ کرێکارێکی سیمبانی ئیدارەی بەرقی شاری بانا بە ناوی کەیوان شاهوەیسی بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار گیانی لەدەستا. بە پێی راپۆرتە کەیوان شاهوەیسی خێزاندار و کەسایەتێکی زەحمەتکێش بوو کە لە کاتی کارکردن لە بەرزایی تیریچە بەرق بربووتەوە و خوارەوە وەگیانی لەدەستاوە. شانی باسە کە ساڵانە بەدەیان کرێکاری سیمبان بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار و دابین نەکردنی کەرەستەی خۆپاراستن لەلایەن خاوەنکارەوە دەبنە قوربانی. لە سێدەرەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی ماکۆ و ڕەجای شاری کەرەج بەیانی ڕۆژی چوارشەممە 21 مانگی پوشپەڕ دوو بەندکراو بە ناوەکانی حامید حوسێنپور تەمەن 32 ساڵ و خەڵکی شارستانی شووت و فاتمە یوسف ئابادی لە زیندانەکانی ماکۆ و ڕەجای شاری کەرەج لە سێدارەدران. بە پێی راپۆرتەکان حامید حوسێنپور پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمە و بەیەجا مەحکوم کرابوو. هەروەها بەندکراوێکی ژن بە ناوی فاتمە یوسف ئابادی ڕۆژی سێشەممە هاوڕێ لەگەڵ ژنە بەندکراوێکی دیکە بۆ بەندی تاکە کەسی زیندانی ڕەجای شار ڕاگوێزرابوون و حکمی ئێعدامی فاتمە بەیانی ڕۆژی چوارشەممە بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز جێبەجێکرا. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو ئەندامی دیکەی بنەماڵەی دادخوازەکانی سنا. دوو کەس لە بنەماڵەی دادخوازانی سنا بە ناوەکانی عەبدوڕەحمان نەسری و ئارمان حەبیبی لەلایەن لە قیسەویەکی دادگای ئینقلابی بۆکان بە تۆمەتی تێکدانی نەزمی گشتی بە 6 مانگ و نیو زیندان و 40 زەربە شەلاق سزادران. عەبدوڕەحمان نەسری و ئارمان حەبیبی ئێوارەی هەینی 19 خەرمانانی ئەمساڵ هاوکار لەگەڵ ژمارەیەکی دیکە لە بنەماڵەی دادخوازانی سنا دیواندەرە و دێولان لە کاتی گەڕانەوە لە ڕێوڕسمی ریادکردنەوەی گیانبەخکردوانی شارەکانی سەقز و بۆکان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزران. ئارمان حەبیبی برای ئارام حەبیبی و عەبدوڕەحمان نەسری باوکی مەتین نەسریە لە گیانبەخکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنەن. جێگەی ئاماژەیە کە پێشتر حەسەن ئەمینی برای محەممەد ئەمینی و هاشم ساعدی باوکی سارینە ساعدی لەلایەن هەمان دادگاوە سزای بەندکرانیان بەسەردا سەپێنرابوو. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی خەڵکی سنا لەلایەن ڕژیمەوە لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی شاری سنا
بە ناوەکانی تەها کەریمی و موختار شەریفی لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، تەها کەریمی تەمەن 42 ساڵ و دانیشتووی شاری سنە ڕۆژی یەکشەمە 18 پوشبەر بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن دەسەڵاتی سوپای پاسدارانەوە ڕفێندرا و هەروەها ڕۆژی دووشەمە 19 پوشبەر موختار شەریفی بە شێوەی نایاسایی لەلایەن دەسەڵاتی سنەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. جێگەی ئاماژەیە کە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو دوو هاوڵاتیە لە بەردەستا نییە. ئاگردانی بە ئەنقەستی دارستانەکانی سەردەژ لەلایەن ڕژیمەوە. چالاکانی ژینگەی شاری سەردەژ ڕۆژی چوارشەممە 21 پوشبەر ڕایانگەیان کە ژمارەیەک ماتۆرسواری سەرچاو پۆشرا و دارستانەکانی دەوروبەری سەردەش و ڕەبەتیان ئاگرداوە. بەوتەی هاوڵاتیان بەکرێگیراوانی ڕژیم هەر ساڵە و بە شێوازێک دارستانەکانی کوردستان ئەسووتێن و ئەمجارش لە ڕێگەی دەست و پەیوەندیەکانی جەنگەڵەکانی دەوروبەری سەردەشت و ڕەبەتیان ئاگرداوە. چالاکانی ژینگەی دەڵێن پەیوەندی تەلەفۆنیان بە ڕێکخراوە دەوڵەتیەکانەوە گرتووە، بەڵام هیچ کەس وەڵامیانی نەداوەتەوە خۆیان بە کەمترین ئیمکانات و پاش چەند کاتژمێر توانیویانە ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. سەپاندنی کەژوهەوای ئەمنیەتی بەسەر شاری کرماشان بەپێی هەواڵی گەیشت و ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری کرماشان دەستیان داوەتە بڵاوکردنەوەی هێز و لە زۆربەی گەڕک و شەقامەکانی شار بازگەی پشکنینیان داناوە. بەوتەی سەرچاوە خۆجەیەکان لە جادەی کەمەربەنی و نزیکی بیمارستانی سینا سەدان مەئەموری ئینتزامی و سوپای پاسداران بە ئۆتۆمبیلی زیرۆی پۆش و کەرەستەی نظامی جێگیر کراون. هەروەها لۆدر و جەرسەقیلیان داناوە و لەسەر بانی ساختمانە بەرزەکان تەکتیرەندازیان جێگیر کردووە. شانی باسە کە هێشتا مەبەستی ڕژیم لە میلیتاریزەکردنی شاری کرماشان ڕوون نەبووتەوە. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر گوندی کولاهی میناب لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا هێزە ئینتزامیەکانی ڕژیم بە ئۆتۆمبیل و کەرەستەی نظامی هێرشیان کردوە سەر گوندی کولاهی سەربەر شارستانی میناب و بەدەیان کەسیان دەست بەسەر کردووە. بەپێی راپۆرتی حالبەش ڕۆژانی 21 پوشبەر هێزە ئینتزامیەکانی ڕژیم بە ئۆتۆمبیلی نظامی و چەک و چۆڵ بە مەبەستی ڕێگریکردن لە قاچاقی سوتەمەنی هێرشیان کردوە سەر دانیشتوانی گوندی کولاهی میناب. بەپێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم دەستیان بەسەر بەلەم و مەغزەنی سوتەمەنی خەڵکی هەژار گرتووە. پاش ئەو ڕووداوە خەڵک ناڕزایەتیان دەربڕیوە و ڕێگەی هاتوچووی گوندەکەیان داخستووە، بەڵام هێزەکانی ڕژیم هێرشیان کردوە سەریان و دەیان کەسیان دەست بەسەر کردووە. بەردەوامی سەرکوتی معلمان لەلایەن کۆماری ئیسلامیەوە. وەزیری ئاموزش و پەروەرشی کۆماری ئیسلامی ڕۆژی چوارشەممە 21 مانگی پوشبەر ڕایگەیاند لەوە بەدواوە ئەکاند و پێیجی شخصی معلمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چاودێر دەکرێت. بەوتەی ئەو بەرپرسەی ڕژیم فەزای مەجازی بێ چاودێری ماوەتەوە و هێشتا پرۆتۆکۆلەکەیان بۆ بەشداری معلمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دیاری نەکردووە. ناوبراو هەروەها وتی بەزووی هەوڵەکانیان ئەخەنەگەڕ بۆ ئەوەی پێیجی شخصی چالاکانی سنفی چاودێری بکەن. وەزیری ڕژیم هۆکاری ئەو کارەی بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو معلمانە ناوبەر کە پارە لە خەڵک دەستێنن. بەوتەی چالاکانی مەدەنی تەنیا مەبەستی ڕژیم شناسایی و سەرکوتی زۆرتری معلمانی ئێرانە. وایە دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژرانی ئەندامێکی ڕێکخراوی فریاکەوتنی خەیرای کاشان لەلایەن ڕژیمەوە. ئەندامێکی ڕێکخراوی فریاکەوتنی خەیرای کاشان بە ناوی ئیسماعیل دێحقانی تەمەن 35 ساڵ ڕۆژی شەمە 17 پوشبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. بە پێی راپۆرتەکان ئیسماعیل دێحقانی بە تازەیی هاوسەرگیری کردبووە. بەیانی ڕۆژی شەمە لە گوندی توریستی یەزدەڵان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دراوەتە بەر دەستێژی گولە و گیانی بەخت کردووە. ناوبراوە خەڵکی گوندی ئەبوو زەیدابادی کاشان بووە و مەراسمی پرسە و سەرخۆشیەکەی ڕۆژی یەکشەمە بە بەشداری بەرینی خەڵک و وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی بەڕێوەچوو. بەڵێ عەزیزان هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.